نهێنی و پەیامەکانی پشتپەردەی بڕیار و جوڵەکانی دادگای فیدراڵی دژ بە هەرێم چییە؟ ئایا دادگای فیدراڵی ئەمرە وەلاییەکەی لە بەرژەوەندی موچەخۆران دەردەکات؟ دوجار موچەخۆرانی هەرێم چاوەڕێن دادگای فیدراڵی ئەمری وەلایی دەربکات تا موچەی مانگی 5 موچەخۆران خەرج بکرێت. بەڵام ئایا ئەمری وەلایی چییە؟ سوودانی و تەیف سامی بۆچی ئاگرەکەیان لە خۆیان دوور خستەوە؟ چاوەڕێ دەکرێت لە ئەمڕۆوە دادگای فیدراڵی دەست بە دەوام یاسایی خۆی بکاتەوە، ئەوەش دوای تەواوبوونی پشوەکانی جەژن و گەڕانەوەی سەرۆک و ئەنجامانی دادگاکە لە حەج. دۆسیەی موچەخۆران لەسەر مێزەکەی دادگا هەفتەیەکە چاوەڕوانی بڕیارێکە، بەڵام دادگاکە بە نیازە ئەمری وەلایی یان فەرمان سالاری دەربکات تا موچە خەرج بکرێت. ئەمری وەلایی واتە فەرمانی بە پەلەی دادگا بۆ ڕاگرتن یا هەڵوەشانەوەی بڕیارێک تا کاتی بڕیاری کۆتایی و یەکلابوونەوەی دۆسیەکە لە دادگای فیدراڵی. بەم پێیە دەبێت فەرمانەکەی دادگای فیدراڵی بۆ هەڵوەشانەوەی بڕیارەکانی وەزارەتی دارایی بێت کە موچەی هەرێمیان ڕاگرتووە. ئەمری وەلاییش بۆ ئەو دۆسیانە دەدرێت کە بڕیاری لەسەر نەدراوە، بەڵام گرفتێک لە دۆسیەی موچەی هەرێمدا دروست دەبێت. ئەویش ئەوەیە کە پێشتر دادگای فیدراڵی بڕیاری لەسەر داوە، بۆیە زۆر لە شارەزایان یاسا دەڵێن ئاسان نییە ئەمرە وەلاییەکە بدات. بەڵام لە پشت دادگا و بڕیارەکانیشەوە هەمیشە هۆکارە سیاسیەکە ئامادەیە، بۆیە ئاسانە بۆ دادگاکە بەتایبەت کە ئێستا نایەوێت هەرێم زیاتر لە بەغدا دوور بکەوێتەوە. هەر بۆیە هاوشانی فشارەکانی ئەمریکا و وڵاتان بۆ چارەسەری کێشەی موچە چاوەڕێ دەکرێت دادگای فیدراڵی دەرەچەیەک بدۆزێتەوە تا لە ماوەیەکی دیاریکراوی تردا هەرێم و بەغدا لەسەر موچە ڕێک بکەون. ئاماژەکان بەرەو ئەوە دەچن لە هەفتەی داهاتوودا دادگای فیدراڵی پرسی موچەی هەرێم بە لایەکدا بخات و فەرمانەکە دەربکات. هەرچی تەیف سامی و سوودانیشە بە ڕەوانەکردنی دۆسیەکە بۆ دادگای فیدراڵی ئاگری شەڕەکان لە خۆیان دوورخستۆتەوە. ئەوەش لە ترسی شەقام و دەنگدەری شیعەکان، چونکە سات بەسات لە هەڵبژاردن نزیکتر دەبینەوە. هەرچی جوڵە و بڕیارەکانی دادگای فیدراڵیشە وەک جوڵەی ئێران هەژمار دەکرێت، بۆیە لە پشت هەر بڕیار و قسەیەکی دادگاکەوە نیەتێکی ئێرانیەکان هەمیشە ئامادەیە.